قەزای شنگال لە هێمای جینۆساید و چەوساندنەوەی کوردانی ئێزیدی بەدەستی داعش وا خەریکە دەکرێتە مەیدانی شەڕی کورد بەرامبەر بە کورد لە دوای کۆنتڕۆڵکردنەوەی شنگال لەلایەن هێزە کوردیەکانەوە لە 13 تشرینی دووەمی 2015دا زیاتر لە 15 هێزی چەکدار دروست بوون کە زۆربەی ئەو هێزانە سەر بە پارتی و پەکەکەن. جگەلەوانەش دوو هێزی سەربەیەکێتی و هێزێکی پۆلیسی عێراق لە شنگال هەن لەگەڵ هێزی ئێزیدی خان کە لەلایەن حەیدەر شەشەوە سەرپەرشتی دەکرێن و ژمارەیان چەند هەزار چەکدارێک دەبێت. هێزی ڕۆژی نزیک لە پارتی کە پێشمەرگەی ڕۆژ ئاوایان پێدەوترێت و ژمارەیان نزیکەی 5,000 پێشمەرگە دەبێت لەم چەند ڕۆژەدا بەشێک لەو هێزە ڕەوانەی سنووری نێوان هەرێمی کوردستان و ڕۆژ ئاوای کوردستان کراون لە نێوان شارۆچکەی سنوونێ و کۆمەڵگەی خانە سوور جێگیر کراون. ئەو هێزانەی سەر بە پەکەکەن و لە شنگالدا بوونیان هەیە بریتین لە گەریلاکانی پەکەکە کە دەوترێت ژمارەیان لە نێوان 200 بۆ 300 گەریلادا دەبێت. یەکینەکانی پاراستنی گەل یەپەگە کە لە دوای کەوتنی شنگال ڕۆڵێکی سەرەکییان بینی لە شکاندنی گەماروی سەرچیای شنگال بە پێی زانیاریەکان یەپەگا بەشی زۆری شەڕڤانەکانی کشاندۆتەوە سەر سنوور و لە ئێستادا بوونێکی زۆر بەرچاویان نییە. یەکینەکانی پاراستنی ژنان یەپەژە ئەو هێزەش هاوشێوەی یەپەگا لە ئێستادا کشاونەتەوە بۆ سەر سنووری ڕۆژ ئاوای کوردستان. یەکینەکانی بەرخۆدانی شنگال یەبەشە ئەم هێزا لەلایەن پەکەکەوە دامەزراوە و دەوترێت ژمارەیان لە نێوان 2 بۆ 3,000 گەریلادا دەبێت. یەژا ستار کە باڵێکی چەکداری ژنانەی پەکەکەیە و ئەوانیش هاوشێوەی گەریلاکانی پەکەکە دوای کەوتنی شنگال چوونەتە ناوچەکەوە. یەکینەکانی ژنی ئێزیدی خان ئەم هێزە لە ڕاستیدا باڵی ژنانی یەکینەکانی بەرخۆدانی شنگالە. بەرەی ڕزگاری مارکسی لینینی مەلەکەپە کە ڕێکخراوێکی چەپی تورکیان و هاوپەیمانی پەکەکەن. پارتی کە لە دوای کەوتنی شنگال لە ئابی 2014ەوە بەدەستی داعش هێزەکانیان لە سنوورەکە کشانەوە، بەڵام لە ئێستا چەندین هێزی سەر بە پارتی دیموکراتی کوردستان لە شنگال بوونیان هەیە، ئەوانیش بریتین لە هێزی فەرماندەیی شنگال، هێزی فەرماندەیی دهۆک، لەشکری تایبەت کە هێزێکی تایبەتی پارتی دیموکراتی کوردستانە، زێرەڤانی، هێزەکانی هەشتای پارتی، هێزەکانی سەر بە یەکێتیش بریتین لە لیوای 111 و یەکینەکانی پاراستنی شنگال. جگە لەو هێزانە 4 لیوای پێشمەرگەی سەر بە وەزارەتی پێشمەرگە و هێزێکی پۆلیسی عێراقیش لە شنگال هەن.